کاتێک کە خوای گەورە شخصیتێکت پێ بەخشەیە کەسێکی بەڕێزی لە ناو خەڵکیدا سیقە و متمانە و خۆشەویستی تۆ لە ناو خەڵکیدا هەیە سپاسی خوا بکە لەسەری. کەسانێکەیە نە خەڵکی خۆشیانی دەوێ نە سیقەیانەیە لای خەڵکی نە شخصیەتیشیانەی دوو لە ڕێی بەڕێستە. بۆی ئەمە خوای گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ. خوای گەورە ڕێز و حرمەتێکی بە تۆ بەخشیوە کەسێکی خاوەن شخصیەتی خاوەن سیقەی لە نێوان خەڵکیدا خۆشەویستی خەڵکی خۆشتی دەوێ سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتە گەورەیە. بڵێ خوایە گیان سپاس بۆ تۆ و بشڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك. خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لەوەی ئەم نیعمەتەم لێ بسێنیتەوە. خوایە گیان شخصیتت پێم بەخشیوە ناو خەڵکا خۆشەویستم ڕێز و حرمەتم هەیە سیقەم هەیە. خوایە گیان سپاس بۆ تۆ خوایە ئەمەم لێ نەسێنیتەوە. بەردەوام وا بڵێ خوایە لێمی نەسێنیتەوە. چونکە لەوانەیە ئینسان لە ماوەیەکی کەمدا بەهۆی شتێکەوە لە دەستی بدات سیقە لە دەستی بدات ئەو کاتە بە ئاسانی کۆ نابێتەوە بۆت زەحمەتە بتەوێ کۆی بکەیتەوە زەحمەتە بۆیە هەتا ماوتە لە دەستی مەدە. سیقە زۆر گرنگە ئینسان سیقەی لەناو خەڵکی هەبێ خۆشەویست بێ لای خەڵکی. بەچی خۆشەویستە بی؟ بەوەی ڕازگۆ بی بەوەی فێڵباز نەبی بۆی دوو لە ڕێی بەڕێستان درۆزن نەبی فێڵ لە خەڵکی نەکەی قسەی ناخۆش بەرامبەر بە خەڵکی نەکەی قسە و بەرەو ڕوو نەبێ هەرچی لە دڵتا بۆ بیڵێی. زۆر جا باسێکم ئەو کەسانی کە قسەیان بەرەو ڕووە خەڵکی زۆر ڕقی لێیانە لای خەڵکی خۆشەویست نین بە حساب مەدحی خۆیەکە بەڵام ئەمە لە ڕاستیان مەدح نییە زەمە بۆ خۆی. قسە نابێ هەموو شتێک بوترێ نابێ بدەی لە جەرگی خەڵک و جەرگ و دڵی ببچڕێنی. بەڵام من قسەم بە قووەتە بەخوا قسە لە کەس قبوڵ ناکەم هەرچی بێی تەقێن دە بەخوا کەس خۆشتی ناوێ بەخوا لە دڵەوە مەحەبەت و خۆشەویستی تۆ لای خەڵکی نییە چونکە هەموو کەسێک دەتوانێت قسە بکە بەڵام ئەبێ هەندێک جار دەمی خۆت بگری نابێت ئەزانی کابرا دڵی بریندار دەبێ خوا شخصیتێکی پێت بەخشیوە بەردەوام بە لەسەری خۆشەویستی لەناو خەڵکە بەردەوام بە لەسەری بێڕێزی بەرامبەر بە خەڵکی مەکە چونکە لەوانەیە خوای گەورە لێت بسێنێتەوە ئەگەر شایستەت نەبێ. نەفەرێک دەناسم تووشی کێشەیە زۆر گەورە بوو وتی خوای گەورە ڕێز و حرمەتێکی بە من بەخشی بەڵام لێمی سندەوە دیارە شایستەم نەبووە. زۆر بەزین پێ هاتەوە دیارە شایستەم نەبوو بۆیە خوا لێمی سندەوە بۆیە ئەوە نیعمەتی خوایە بەردەوام بڵێ خوایە ئەو سیقەیە و ئەو متمانە و خۆشەویستیە کە بە منت بەخشیوە خوایە گیان لێم نەسێنیتەوە. ئەو نیعمەتێکی زۆر گەورەیە کە ئینسان ناو خەڵکیە خۆشەویست بێ متمانە بێ. خەڵکی واشەیە ئەگە داوای هەرچیت لێ بکات سیقەت پێیەتی بدەیت خەڵکی شەیە داوای هەرچیت لێ بکات سیقەت پێی نییە بڵێ ئەوە 1000 دینار بۆ خۆت 1000 بدەیت ئەڵێ بەخوا بۆم نایەنێتەوە ئەوە نەبێ سیقەیە پەنا بخوا با بۆ جۆرە نەبین.